بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە ئاماری 3 ڕۆژی سەردانی گەشتیارانی ئاویناوارەکانی سنووری پارێزگاکەی ڕاگەیاند. بەپێی ئامارەکانی گەشتوگوزار نزیکەی 75,000 گەشتیاری ناوخۆیی و باشووری عێراق و ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونەتە ناوچە گەشتیاریەکان. تیمێکی سێکەسی سێ بنکەی سەرژمێری گەشتیارانمان پێگەنا بۆی بەڕاستی بەوردی و بە تەواتی بزانانی سەردانی گەشتیاران بۆ ناوچەکانمان چەند ئەبێ. ئەمە سێ بنکەی گەشتیاریمانە بوو بۆ سەرژمێریکردن کارێکان لە 3 کەس پێگات بوو بەم فۆرمەی کە لە بەردەستانە بۆی بەوردی تەواوی ئاماری سەرژمێری گەشتیاران بزانین و گەشتیارانەی داغڵی پارێزگاکەمانە بن بەوردی بزانین ئێمە چەند گەشتیار داغڵە بێ. واتە کۆی گشتی گەشتیار لە دووەم ڕۆژی جەژنا بۆ هەڵەبجە 3647 گەشتیار هاتوونەتە ناو پارێزگای هەڵەبجەوە بۆ یەکەم ڕۆژی جەژن بە 4224 ئۆتۆمبیل بە کۆی گشتی بۆ گەشتیاری بۆ هەر سێ ڕۆژەکەی جەژن کە ئەمە پێشبینیمان کردووە کە ژمارەی گەشتیاران و بۆ فەرمی لە بەردەستی ئەمایە بۆ هەر سێ ڕۆژی جەژن زیاتر لە 70 بۆ 75,000 گەشتیار داخلی سنووری پارێزگای هەڵەبجە بووە بە هەر سێ ناوچەی گەشتیارەکانمانەوە. هاوکات وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە ئاماری ڕووداوەکانی 3 ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزی ئاشکرا کرد. بەپێی ئامارەکانی پۆلیس لە ماوەی 3 ڕۆژی جەژن 7 دۆسیەی لێکۆڵینەوە ڕوویانداوە و 5 تۆمەتبار ڕاگیراون. لە بنکەی پۆلیسی هەڵەبجە 1 دۆسیە تۆمار کراوە و 2 تۆمەتبار بەند کراوە. لە بنکەی پۆلیس شەی سەرکار 3 دۆسیە تۆمار کراوە و 1 تۆمەتبار بەند کراوە. لە بنکەی پۆلیسی سیروان 1 دۆسیە تۆمار کراوە و هیچ تۆمەتبارێک بەند نەکراوە، تەنها 1 ڕووداوی هاتچۆ ڕوویداوە. لە بنکەی پۆلیسی خورماڵ 2 دۆسیە تۆمار کراوە، 2 تۆمەتبار بەند کراوە. تۆمەتبارێکیان کە بە تاپڕ تەقی کردووە لە ماڵە دراوسەیەکی لایچێک لە گوندەکانی سروری ناحیەی خورماڵ تۆمەتبارەکە دەستگیر کراوە بەند کراوە. تۆمەتبارێکی تریش کە هەستاوە بە بردننی بڕێک پارەی کەسێک لە بە هاوکاری لەلایەن یاریدەدەرێتی ئاسایشی خورماڵ تۆمەتبارەکە دەستگیر کراوە و بەند کراوە. لە بنکەی پۆلیسی بیارە هیچ ڕووداوێک و هیچ دۆسیەک تۆمار نەکراوە. لە بنکەی پۆلیسی تەوێڵە هیچ دۆسیەک تۆمار نەکراوە. لە بنکەی پۆلیسی بەمۆ هیچ ڕووداوێک تۆمار نەکراوە. کۆی گشتی و دۆسیانە کە تۆمار کراون 7 دۆسیەی لێکۆڵینەوە بووە و بەهۆیانەوە 5 تۆمەتبار بەند کراوە. ساڵی ڕابردوو بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گشت ناوچە گەشتیارەکان داخران. لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 33 ناوچەی گەشتیاری و ئاویناوارەیە، بەڵام ئەم ساڵ زیاتر گەشتیاران ڕویان لە ئاویناوارەکانی هەورامان کردووە. ئەوەش بۆی جوانی سروشتەکەی و فێنکی ئاوهەواکەی. ئەوەی جێگەی نیگەرانی گەشتیارانە نەبوونی خزمەتگوزاری پێویست و سەرەتاییە لەو ناوچانە کە ساڵانە بەڵێنی چارەسەرکردنی دەدرێت و تا ئێستا جێبەجێ نەکراون. سامر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.